سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتەوە گشت کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەکی تایبەت سەباڵێت بە ساڵگەرزی پێکهاتنی حەزبی کۆمۆنیستی ئێران کە تێدا چەند پرسیار ئاراستەی بەڕێزان وریا ئەحمەدی ئەندامی هەیئەتی بەڕێوەبەری کاتی حەزبی کۆمۆنیستی ئێران و ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و کەریم ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین سەبارەت بە ڕۆژی 11 خەرمانان ڕۆژی پێکهاتنی حەزب و لایەنە جۆراوجۆرەکانی 40 ساڵ چالاکی حەزبی کۆمۆنیستی ئێران. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم توێژە. ئەڕۆینە لای هاوڕێیانمان. هاوڕێیان سڵاوتان لێ بێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوە و ماندوو نەبن. زۆر سپاس. سڵاوتان لێبی ماندوو نەبن. سپاستانە. زۆر سپاس کە بەشدارن. کاگووریا پرسیارەکانم بە ئێوەوە دەست پێ یەکەم. دەکرێت بفەرمونون هەڵسەنگاندنتان بۆ 40 ساڵ خەبات و تێکۆشانی حەزبی کۆمۆنیستی ئێران چۆنە؟ من پێشاپێش ساڵ ڕۆژی تشکیلی حەزبی کۆمۆنیستی ئێران بە هەموو کرێکاران و زەحمەتکێشان بە هەموو خانەوادە و کەسوکاری ئەو کەسانەی کە لە ڕێباز و ڕێگای ئەم حیزبا گیانیان بەخت کردووە تەبریک عەرزەکەم و سەر ڕێز و نەوازشدا ئەنم بۆ هەموو کەسانی کە بۆ فعالیتکردن بۆ ئەم حیزبە یا زیندان کراون و یا شکنجە کراون ئەزیەت کراون و یا ئەندامی لە بەشێک لە ئەندامانی خۆیانیان لەدەستاوە. حیزب کۆمۆنیست ئێران لەو کاتە زەرورەتێک بوو کە جوابی داوە بە شەرایەتێکی تایبەتی ئەو کاتە. ئێوە تەسەورکەن ماوەیەکی لەوە بەر لە عێراقا داعش هات، لە سووریە و عێراقا داعش هات چ وەحشەتێکیان خستە ناو کۆمەلگاوە. باوەڕکەن کاتێک کە خاڵخاڵی هات و دەستی کرد بە ئەعدامەکان هەر شایەتێکی وابوو. یعنی وەختی جمهوری ئیسلامی هات و تۆزێ سوباتی گرت و بە تایبەت لە ساڵ 1961 و 1962 بەرە ئۆلاوە ئیتر دوای دەهەیە 60 بەتەوە کولی زۆر زۆر معروفە لێ ئەعدامەکانە وەحشەتێکی گەورەی خست بۆ ناو کۆمەلگای ئێمەوە بە شێوەیە کە زۆرێک لە فعالین و زۆرێک لە ئەحزاب و سازمان و جەریانگەرێکە لەو عاناوە حتا پێشەوە نەقشیان بوو تەلاشیانە کرد زۆر ناومید بوون. حەزب کۆمۆنیست ئێران لەو کاتە جوابێک بوو و ئومیدێک بوو بەو کەسانەیە کە خەریک بوون لەو شەرایەتە ناومیدە بوون. بۆیە زۆر مهمە کە ئەو کاتێک کە حەزب دروست بوو تیا بۆ جۆرە بیبینین وە بووە. حەزب کۆمۆنیست ئێران حتا بەر لەوەی کە تەشکیلاتێک بێ بۆچوونێکە ئەو بۆچوونە لە ڕۆژ ئەوەڵ یا هەرتا ئێستا تەوا ئەو کەسانەیە کە لەگەڵ یاکاریان کردو زەحمەتیان کێشاوە ئومیدی پیان داوە. ئومیدی پیان داوە لەبەرەوە ئەو بۆچوونە بۆچوونێکی ئینسانیە. حەزب کۆمۆنیست ئێران تەلاشێکە بۆ ژیانی باشتر، تەشکیلاتێکە کە تەلاشەکە کۆمەلگایەکی بەبێ چۆسانەوە دەست بکە بە کۆمەلگایەکی بەبێ چۆسانەوە، تەشکیلاتێکە نەک هەر بە ئارەزوو تەلاشکا بۆ کۆمەلگایەکی بێ چاوسانەوە بەڵکو هەر ئیمڕۆ تەلاشەکە بۆ ژیانێکی باشتر. جا بۆیە تەشکیلاتێکی چە کە هیچ کاتێک خۆی ئیدعای ئەوە نەبووە خۆی ببێ بە شتێک، تەشکیلاتێکە لە وەکو وەسیلەیەک لەو تەریقە و بتوانێت کرێکار و زەحمەتکێش بە حاکمیت بگەینێت. حتا کرێکار و زەحمەتکێش حەزب کۆمۆنیست ئێران بارها تاکیدی کردووە ئەگەر ناو حکوومەتەکە کرێکاری بێ بە معنایەوە نییە ئەو دنیا بۆ دنیای کرێکارانە، فقط دنیایەکە حەزب کۆمۆنیست ئێران تەسەوریەکە ئەو دنیایەیە کە هەموو ئاحادینا ئەو کۆمەلگا لە ناویا شادا بن ئەمن بن لە ژیانێکی ڕفاه و ئینسانی و حت لە ژیان لە شرایەتێکی لایەقی شانی ئینسانە ژیان بکەن. ئەم حیزبە دیارە من ئیدعا ناکەم زۆر دەوری گێڕاوە حتمما لێرە زۆرتر ئەتوانین دوای لەسەری قسە بکەین، وەلێ سەدان کەس گیانیان بەخت کردووە، هەزاران کەس بەهۆی ئەوەی کە فعالیەتیان کردووە لەگەڵ ئەم حیزبە زیندان کراون شکنجە کراون. بۆیە هەر خودی ئەمە نیشانەدات کە ئەو حیزبە بەرحاڵ لەم لە فاسی ئەم 40 ساڵە تەلاشی کردووە لە مقابل جمهوری ئیسلامی و بتوانێت قەت عەڵەمکە فعالینی کە عەلەیه جمهوری ئیسلامی فعالیەتەکەن ئومیدیان پێ بە متشەکڵیان کات و هەمڕاییان کات لە مبارزەکەیانە عەلەیه جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس کاک وریا.
ئەوان لەلای کاکەریم لەگەڵ ئەوەشدا پێم خۆشە ڕای بە ڕێزیتان لەسەر پرسیاری یەکەم کە لە کاکووریام کرد بزانم دەکرێت بڵێن بارودۆخێک کە حەزبی کۆمونیستی ئێران تێدا پێک هات بارودۆخێکی ئاسایی بوو ئەگەر نە زەرورەتی پێکهاتنی ئەم حەزبە لە چی دەبووکە بڕیار درا پێک بێت منیش سەرەتا دەستپێچ قسەکانم بە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە ئێوە و سەرجەم کرێکاران و زەحمەتکێشان لە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەست پێ دەکەم سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ هەموو گیان بەختکردوانی ناوڕێزەکانی حیزبی کۆمونیستی ئێران بنەماڵە سەربەرزەکانیان و ئاواتی ساغی و تەندروستی بۆ ئازیزانیان دەخوازم بۆ بازمەندەکانیان دەخوازم ئەوەی ڕاستی بێت حیزبی کۆمونیستی ئێران هەر وەک کاگوریاش لە سەرتاوە ئاماژەیەکی پێکرد لە شرایطێکدا پێکهات کە شرایطێکی تایبەتی بوو تایبەتی بۆ مانایی کە لە سەرتاکانی هاتن سەرکاری کۆماری ئیسلامیەوە ینی دەسەڵاتێکی کۆنەپەرست شەپۆلێک لە هێرشێکی بەربڵاوی کۆنەپەرستانە بۆ سەر هەموو ئەو جەریان و ڕەوت و بیرجیاوازانەی کە بە جۆرێک لە چوارچێوەی بیری چەپ و ئازادی خوازیدا خۆیان دەدیتەوە کەوتنە بەر لێشاوێکی بێڕەحمانە و درەندانەی وەحشیانەی ئەو دەسەڵاتە تازە هاتۆ سەرکار ئەو شەپۆلە سەراسەری ئێرانی گرتەوە یعنی هەموو ڕەوتە چەپ و جەرانە چەپ و ئازادی خوازەکان هەموو تەنانەت تاک و هەڵسوڕاوە چەپ و ئازادی خوازەکان لە ئێران بەبێ ئیسناکەوتنە بەر لێشاوی ئەو سەرکوت و دەستگیرکردن و تەنانەت دواتر ئێدامکردنیان بەڵام لە شرایطێکدا کە لە ئێران جۆرێک ئەو مەودای هەڵسوڕان مەودای کارکردن و چالاکی بۆ جەریاناتی چەپ بە تایبەت بە تەسک دەبێتەوە بەتە جەریاناتی دیکەی ئۆپۆزیسیۆن و دژبەری ڕژیمی هەر بەشەوە بوون بەڵام تایبەتی تر جەریانی چەپ کاتێک مەودای هەڵسوڕانی بەرتەسک دەبێتەوە ناچار دەبن چالاکان و هەڵسوڕاوانی ناچار دەبن کە یان ئەوانی کە دەمێنن و ناژیرێن و لە پەلامار ڕزگاریان دەبێت یاڕوو دەکەنە کوردستان یا ڕێگای چوونە دەرەوەی وڵات دەگرنە بەر یعنی لە ئاستی ئێراندا بێجگە لە کوردستان چەپ جریانی چەپ بە مانای واقعی کەلیمە لە ناو چوو بوو بەڵام لە کوردستان شرایطێکی دیکە بوو دۆخێکی دیکە بوو ئەو لێشاوە سەرکوتە ئەو لێشاوی کۆنەپەرستیە نەیتوانی بوو لە کوردستان زاڵ بێەوە کوردستان بگرێتەوە هەر بۆیە کوردستان لەو کاتەدا ببوو بە سەنگەرێکی پتە و ئەگەرچی دوا سەنگەر بەڵام سەنگەرێکی بەهێزی خۆڕاگری لە بەرابەر هەموو ئەو کۆنەپەرستیانەدا بووە بۆ دیفاع لەو دەستاوردانەی کە لە کاتی ڕاپەڕیندا بەدەست هاتە بوو بۆیە بەشێک لە چەپەکان لە جێرانەتی چەپ و بازمانەکانی چەپ ڕوویان کردە کوردستان و لە کوردستان بەهۆی بوونی جریانێکی کۆمەڵایەتی خاوەن پێگەی وەکو کۆمەڵە توانیان بیر لە دامەزراندنی جریان حیزبێک بکەنەوە بۆ وەڵامدانەوە هەروەک کاگوریا باسی کرد بە پێویستیەکی سەردەم پێویستی بۆ مانایەکە ئەو شرایطی کە لە ئاستی ئێراندا خۆڵقابوو زۆرێک نائومێدی و یەئس و سەرخوردەگی دروست کرده بوو وەرنەخوردی ڕژیم ئەوەی جاردەدا تەبلیغی ئەوەی دەکرد کە کۆتایی بە جریانی چەپ بەڕەوتی چەپ لە ئێراندا هێناوە لە عینی ئەو ئیدعادا لە کوردستان و لە ساڵی 62دا لە 11 شهریوردا حیزبێک دروست دەبێت کە لەگەڵەوەی کە ئیدعاکانی ڕژیم پوچەڵ دەکاتەوە لە هەمان کاتدا ئومێدێکی دیکە دەبەخشێتەوە بە جریانی چەپ ڕەوتی چەپ و سۆسیالیستی لە ئێراندا و لە هەمان کاتدا پێگەیەک دروست دەکات مەنگایەک دروست دەکات بۆ ئەوەی کە بازماندەکانی جریانی چەپ لە ئاستی ئێراندا لە کوردستان لە دەوری یەکۆ بێتەوە و ئەو حیزبە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەو تعریفانە یا ئەو هەڵسەنگانی کاگوریا لەگەڵی کرد دەتوانێت مۆری تایید لەسەردا بنرێەوە منیش وە خۆم تایید دەکەم
بۆ زیاتر لەوە ئەوەی کاگوریا باسی کردن شتێکی بوت. بەڵێ زۆر سپاس کاکەریم ئەگەڕێمەوە لە کاگوریا باسی زەرورەتی پێکهاتنی ئەم حزبە و چۆنیەتی پێکهاتنیمان کرد نزیک بە 40 ساڵ بەسەر پێکهاتنی حزبەکەدا تێدەپەڕێت دەڵێن لەو ماوەیەدا بۆ جۆرێکە چاوەڕوان دەکرا حزبی کۆمونیستی ئێران جەماوەری نەبوویەوە هۆکار و لەمپەڕەکانی سەر ڕێگای جەماوەری نەبوونەوە چی بوون؟ ئەوڵەن ئەوە زۆر مهمە کە ئێمە بڵین مەسەڵ مەبەستمان لە جەماوەری بوونەوە نەبوونەوە چییە؟ من پێشەوەی کە ئەم قسە بکەم ئەو قسەمە قبوڵە کام حزبە جەماوەری نەبووتەوە لەسەری ئەڕۆین بۆ هۆکارەکانی بەڵام بۆ ئەوەی کە واقعیەتە ناو کۆمەڵگاکەمان بناسین ئەبێ بزانین چه حزب هایەک جەماوەری بوونەتەوە ئایا حزبێک هەیە لە ناو تەیفی ڕاستە حزبێک هەیە لە ناو تەیفی چەپە حزبێک هەیە مۆفەقتر بێ لە حزب کۆمونیست ئێران ئەگەر هەم کین بە چ شێوەیە کاریان کردو بە هەڵ دنیا متوانین مقایسەیان کە ئێمە لە هەمومان یانێ ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی هەمویان لە شرایەتێکە مبارزەیان کردو لەم 40 ساڵە کە تقریبن شرایەتی ئیجتماعی بوونیان زۆر عجایب لە یەک دوور نییە زۆر کەس ئەڵێن هیواکەی یانێ دلیلی ئەم کارە کە ئەحزاب بە تۆر کولی ئیجتماعی نەبوونەتەوە لە ئێرانە سەرکوتە من ئەوە بە ڕسمیێتە ناسم کە سەرکوت یەکێک لە دەلایل ئەسڵیە بەڵام سەرکوت ئەگەر قەرار بێت هەموو دلیلێک بێت بە نەزەر من هەموو شتەکان تۆزیح نادات ئێمە ئەمانتوانی و ئیسێج ئەتوانین و ئەبێ بتوانین ببین بە حزبێکی جەماوەری گەورە بە نەزەر من حزب کۆمونیست ئێران دروستن نەبووە بە حزبێکی جەماوەر بەڵام ئەو زەرفیەتەی هەیە بە نسبەت و هەموویشە بوویە بە نسبەت جەریاناتی ترە و زۆر کار بکات کە لێرە ئەتوانم وەکو ڕێخنە لە حیزبەکەی خۆمی بگرم کە ڕێگایەکی نەتوانێت بدۆزێتەوە بۆ ئەوەی کە سەرکوپی جمهوری ئیسلامی نەبێ بەمانە ڕۆشتی یعنی تماشا بکەیت لە دنیا تەجارب زۆرە ئەحزابی دیکتاتۆر لە دنیا زۆرن بەڵام ئەحزابی پێشکەوتویچ توانیویانە هەل لەنا ئەو سەرکوتا ڕێگەهایەک بدۆزنەوە کە بتوانن موفق بن من نەزانم دەرەجەی موفقیت و ئەنازەگیری دەرەجەی موفقیت بۆ بە بۆچوونەکان کەوتووە کە چۆن ئەتوانین هەڵس و بی هەڵی سەنین کە مەرزوورمان لە موفقیت چییە بەڵام ئەو جەماوەری بوونەوە و ئیسە تۆ ئێشارەت پێکرد من واتی ئەگەیم کە مەسەڵ وەکو کوردستان چۆن کۆمەڵە جەماوەریە ئەیچی بۆچی حزبی کۆمونیستان لە سیستان و لە بەلوچستان و لە تاران و لە ئێسفەهان و لە کرمان و لەو شوێنانە لە ناو کرێکاران و زەحمەتکێشانە ئەو نەجەماوەری نییە من ئەڵێم ئەم حزبە حزبێکە کە ئارەزوەکانی زۆر زۆر ئێمسانین بەڵام ئەبێ ڕێگاکەی چی بتوانێت کاری بکات کە فعالینی وەختی خۆی بتوانێت ڕێگای بدۆزنەوە کە لەگەڵ کۆمەڵگاکەیان نابن وەکو نمونە عەرزیەکەم جنبش کرێکاری ئەگەر هەڵسوکەوتی ناو حزبی ئێمە هەڵسوکەوتی جنبشی کرێکاری ئێران بێت ئەگەر هەڵسوکەوتی ناو حزبی ئێمە هەڵسوکەوتی فعالینی ژنان بێت عەرسەی ژنان بێت ئەگەر هەڵسوکەوتی ناو حزبی ئێمە فعالینی دانەجوو مەحەلە فەقیرنشینەکان و ئەو شوێنانەی بێ کە واقعاً کوورەی مبارزاتی لێ هەڵ ئەقڵێت من مطمئن و حزب موفقەوێت و زۆر جەماوەری بێتەوە ئێمە وەکو ئەحزابی تر بە ئالمانی پاراڵێر یانێ لە کنار ئەو شتێکە لە ئێرانە مەوجودە سونەتایەکیشمان دروست کردووە بۆ خۆمان تەشکیلاتین با حاڵشتایەکمان دروست کردووە بۆ خۆمان کە ئەو شتانە یەک بە یەک لەگەڵ جنبشێکەوە هاین لە ناویا ناخوێنێتەوە بۆیە لە هەر کوێکە ئێمە خۆمەمانمە چفت کرد بێت لەگەڵ فعالینی ناو شارەکانە موفق بووین لە هەر کوێکە تۆزێ فاصلەمان کردووی لەوان حتا تووشی ئێنشقاق بووە لەبەر ئەوە زۆر مهمە کە حزبی کۆمونیستی ئێران خۆی بەو جنبشە و کە هەیە بە هەموو زعف و کەم و کۆڕیکە و کە هەیە خۆی بۆ تداعی کاتەوە ڕۆژانە خۆی بۆ تداعی کاتەوە نەک لە کنگرەکانی و هەرجاری تحلیلەکانی هەمیشە زۆر دقیق و دروست بوو تحلیل مایداری بەڵام کاروباری ڕۆژانە بەنظر من زۆر کەمکاری کراوە کاروبار ڕۆژانە ئەشێت ئینتباق بدرێ لەگەڵ فعالینی ڕۆژانەی
دەست و پەنجە نەرکردنی کەسانی کرێکار و زەحمەتکێشێکە لەناو ئەو کۆمەلگا خەریکن بۆ ژیانێکی باشتر تەلاشەکەن ئەو ئانەی ئمە متمەئینم موفقترە بێت. بەڵێ زۆر سپاس کاکەریم ئەو لەتبوون و جیاوازیانەی لەم جیابوونەوانە عەفو لەم حەزبەدا ڕوویان داوە تا چەند کاریگەریان لەسەر کار و چالاکیەکانی حەزب بووە ئێستا بارودۆخی ئێستای حەزب چ بارودۆخێکە لە چ بارودۆخێکدایە؟ بێگومان ئەو دابڕانانە و لەتبوونانە حتمەن تەسیراتیان بووە هەم لەباری ڕۆحی ڕەوانیەوە هەم لەباری هێزی ئینسانیەوە لەسەر ڕەوتی بەرەو پێشچوونی حیزب و جێگە و پێگەشی تەنانەت لەناو کۆمەلگادا. ئەگەر باسی ئاستەنگەکانی بەردەم حیزب بکرێت ئێزگار زۆرن لە توولی 40 ساڵی ڕابردوودا گەلێک ئاستەنگ و ئاڵنگاری لە پێش بووە باسی هەندێکیان کرا لەوانە سەرکوت و گرتن و ئێدامکردنی هەڵسوڕاوانی و چالاکانی ئەو بوارە ئەندامانی و لە هەمان کاتدا سەردەمێک دوای پێکهاتنی عکسەوە ینی بە عکسی ئەوەی کە ئێستا دەوترێت حیزب لە ئاستی ئێراندا لە ئاستی سەرتاسەریدا خاوەنی پێگەنیە لە کاتێکدا کە پێکهات و ساڵەکانی دواتریشی لە دەی شەزدا خاوەنی جێگە و پێگەیەکی بەرچاو بوو لە تاران و شارە گەورەکانی دیکەی ئێران و لەوانە لە ناوەندە کرێکاریەکان خاوەن ئەندام و هەڵسوڕاوانی کرێکاری بوو. بەڵام کاتێککە ئەو ڕەوتە ئەو جێرانانە لە سەرتاسەری ئێران دەکەون نەژێر بەرشەپۆلی هێرشی ڕژیم و گرتن و ئێدامکردن و دەست بەسەرکردنیان تەبیعەتەن تەشکیلاتی حیزبی کۆمونیستیش لە ئاستی ئێراندا ئەو سەردەمە لەوچ و ناسراوە بەشی هەرزدۆری هەڵسوڕاوانی جیران دەست بەسەر کران و زۆر بەداخەوە هەندێکیان لێ ئێدام کران. بۆیە ئەوە باعیسی ئەوە بوو کە ینی نوکتەیەک بوو کە دەتوانینسان لەو مەختەوە لەو خۆناغەوە دیاری بکاکە حیزب لەگەڵ کۆمەلگای سەرتاسەری ئێراندا دەبڕێ ینی مەجبور دەبێت کە شوێنی هەڵسوڕانی خۆی لە ئاستی ئێران بجۆزێتەوە بۆ مەختەیەک دێتە کوردستان و دواتر لە کوردستانیش دێتە دەرێ دەچێتە تاراوگە و دەبێتە تاراوگە نشین. هەموو ئەوانە ئاستەنگن بۆ دابڕان و دوورکەوتنەوە لە کۆمەلگا بۆ ئەوەی کە هەر ئەو پرسیاری پێشوو لە کاگوریا کرا بۆ جەماوەری نەبوونەوەی یان ئەو مەوقعیتی کە کۆمەڵە لە کوردستان بۆی ڕەخساوە لەباری کۆمەڵایەتی و لەباری پراکتیکیەوە بۆی جەماوەری بێتەوە بۆ حیزبی کۆمونیست هیچ کات ئەو دەرفەتە نەرەخسایە زەمانەکەی زۆر زۆر کورت بوو. دواتریش بەدوای ئەوەشدا دیارە هەر لەسەر بێساد ئاڵ و گۆڕهایەکی زۆر عەزیمی ڕیشەیی کە لە ئاستی دنیا و لە ئێرانیشدا پێک دێ زۆر تەبیعیەکە لە ئەرزیابی و لە بۆچوون و هەڵسەنگاندنیشدا لە ناو تەشکیلاتی ئێمەدا ناکۆچی لەسەر مەسەلەی تاکتیک و چۆن بەرخوردکردن و چۆن ئەرزیابیکردنی ئەو واقعانە دروست بوون و بۆ چەندین جار دابڕان و جودابوونەوە لەم حیزبدا دروست بووە کە ئەوانە لەگەڵ ئەوەی کە کوتم تەسیری ڕۆحی ڕەوانی چ لە ناو حیزبدا و چ ناو کۆمەلگادا دروست کردووە لەباری هێزیشەوە ئەو حیزبە لاواز بووە بە کۆمەڵێک لە کادر و کەسانی هەڵسوراون و بەتوانایی لەدەست داوە و غەیرەز ئەوەش ماوەی زۆری کاتی هەڵسوڕان و کار و فعالیەتی خۆی لە هەموو ئەو دەورانەدا بۆ دووبارە خۆڕێخستنەوە و خۆبەهێزکردنەوە تەرخان کردووە کە هەموو ئەوانە دەتوانێت وەکو هۆکار بن بۆەوەی کە بۆچی لە حەزی چاوەڕوانی لە ئاستی چاوەڕوانی خەڵکدا حیزب ظاهر نەبووە یان موقعیتی بەدەستنێنەوە. بەڵێ زۆر سپاس کاک گوریا ئەگەر لە ئێوەش هەمان پرسیار بپرسم کە دوای ئەو جیابوونەوانە بارودۆخی ئێستای حەزب چۆنە زۆر کورت ئەگەر بارودۆخی ئێستای حیزبێکە تەلاشەکات و تەلاشی کردووە و ئێستاش تەلاشەکە هەم خۆی تەرمینەوە کاتەوە کنگرەی هارە پێش کنگرەی خۆی بگرێت و هەم تەلاشەکە لەگەڵ فعالینی ناو کۆمەلگا
بتوانێت فعالیتەکانی هەماهنگ کات و زۆرترین ارتباتی ببێ لەگەڵیانە ئەوە واقعەتێکی ناو حزب ئێمەیە بەڵام ئەوەی وەکو کاکەریم ئیشارەی پێکرد زۆر مهمە کە بنیان بزانێ خب باشە لەو شرایەتانە حزب ئێمە مەسەڵەن بۆچی تووشی انشقاق بوو ئێمە لە کاتی خۆیان زۆر قسەمان کردووە دوای انشقاقەکان ئەوە شتێک کە زۆر مهمە ئەوە بڵێم کە ئێمە بە ساهمی خۆمان زۆر تەلاشمان کردووە بە حقیقت مخالفی هەر نوع انشقاق بوون و هەر ئێستاش کە خەریکی ئێمە بەیەکە قساکەین تەواو ئەو کەسانەی کە لە ناو حیزب کۆمونیست ئێرانە بوون و ئێستا لە شوێنێکی تر فعالیتەکەن جێگەیان ناوم حیزبە خاڵیە و ئێمە ئەبێت و بتوانین حتا باوەی کە لە ناو ئەحزابی تری چاپ نتوانین هاوکاری بکەین بەیەکەوە و نزیکترین کەسەکانمان هەر ئەو کەسانن کە دەمێک لە ناوم سەردەمێک لە ناوم حیزبا بوون جا بۆیە زۆر مهمە کاشێت بە جێگای ڕێزن بۆمان هەمویان جێگای ڕێزن و تەشکیلاتایەکی زۆر دروست بوون لە کەسانێک کە پێشتر ناو حیزب کۆمونیست ئێرانە بوون و هەمویان جێگای ڕێزن بۆ ئێمەوە هەمویان موافق بن لە کارەکانیانە و هیوادارم بتوانین چڕوپڕتر بەیەکەوە کار بکەین. زۆر سپاس کاگەوریا دێمە سەر پرسیار ئاسڵەکە خۆم کاریگەری سیاست و استراتژی حزبی کۆمونیست ئێران لەسەر ئاڕاستی کار و چالاکی ڕۆتی چەپ و سۆسیالیستی لە ئێراندا هەبووە قورسایی سیاست و بۆچوونەکانی حزب لە نێو بەرەی چەپی ئێراندا چۆن هەڵسەنگاندرێت؟ ئەزانێت چۆنە حزب کۆمونیست ئێران زەرفێکە بۆ ئینسانهای چەپ و کۆمونیستی ناو کۆمەڵگا و بۆ کەسانێک لە ناو کۆمەڵگا دموکراتن و تەلاشەکەن ژیانێکی باشتر بەدەست بێرن بۆ ئەوە ئیتر زۆر عجایب بغەرایب تەحلیلی ناوێ ئێمە هەر کەسێکە قەدەمی هەڵ بگرێت بۆ ژیانێکی باشتر لە ئیمڕۆ بە هاوکار خۆمان ێزانین بۆ ئەو قەدەمە بە هاوکار خۆمان ێزانین ئێمە جیاوازی بۆ چوون بە ڕسمیت ئەناسین ئێمە هیچ مشکلێکمان نییە لەگەڵ ئەوەی کە جەریانێک یا کەسانێک بۆ چوونی تریان بێت بەڵام مهمە بۆمان ئیمڕۆ خەریکی چین مهمە بۆمان ئایا مەسەڵەن ئازادی ژن مەسەلەیانە یانە ئازادی مناڵ تەکامڵی مناڵ عیلم بۆ مناڵ پەروەرش ئایا محیتی کار سالمبوونی محیتی کار حقوقی کرێکار ئەمانە بۆیان مەسەلەتیانە بۆیە تا ئەو جێوە بە ئێمە هەڵەگەڕێتەوە ئێمە بەڕاستی دیاری ناکەین بۆ کەسانێک کە ئەوان چەندە چەپن چەنە ئەبێت چەپن تا بتوان لەگەڵ ئێمە کارکەن ئێمە معیارەکان ئێمە زۆر سادەیە تەلاش بۆ کۆمەلگایەکی باشتر هەر ئەمڕۆ جا لەم رابطە هەر کەسێک گەرەکێ تەلاشکە خۆی بەناو دموکراتە زانێ ئێمە مشکلێکمان لەگەڵیان نییە خۆی بە سوسیال دموکراتە زانێ ئێمە مشکلێکمان لەگەڵان نییە خۆی بە چەپ و کۆمونیستە زانێ ئێمە مشکلێکمان لەگەڵیان نییە ئەژین تۆ خۆت دیارەکەی بۆ خۆت بەڵام ئەو شتێکە بۆ ئێمە مهمە بۆچی ئێمە نابێ بتوانین لە مقابل حکوومەتێکی وحشی وەکو جمهوری ئیسلامیەوە بەیەکەوە زاهر بین و هەر بۆیە حزب کۆمونیست ئێران یەکێک لەوانەوە بەتابێت کۆمەڵە یەکێک لەو جەریانانەیە کە بەڕاستی بە سەداقەتی کامڵۆ تەلاشی کردووە بۆ یەکگرتنەوەی چەپ بەرحال تەلاشایەکی زۆرمان کردووە من ئەوەی چ بڵێم کە زەعف و کەم و کۆڕی زۆریشمان لە خۆمان نیشانداوە لەم بابەتەوە هەر ئیسەیش کە قساکەین یەکی لە جێگەی متمانەترین نەحزابێکەوە هەموو کەسێک لەگەڵ یا دیالوگی هەیە بەڵام ئەو کافی نییە ئێمە ئەو بیکەین بە نیرو ئەبێ بتوانین وەکو دانێ ڕفەکان لە ساڕۆژی حزب کۆمونیست ئێران ناوتی حزب کۆمونیست ئێران ئەبێ زەرفێک بێ بتوانێت نەک خۆی ئینسانهای چەپ ناو کۆمەڵگا بەڵکو هەموو ئینسانێکی دموکرات لەژێر چەترێکا جەم کاتەوە و بتوانێت بۆ کۆمەڵگایکی باشتر مبارزەیەکی مسمەرسەمەرترکە جا بۆیە تا ئەوجێکە بە جەریاناتی سیاسی تر هەڵەگەڕنەوە ئێمە زۆر تەلاشەکەین هەر کەسێک بە هەر ناوێکەوە خۆی حەزەکە بە هەر شێوەیەک وا خۆی گەرەێکی تەلاشکە بەس هەماهەنگ بین ئێمە بەیەکەوە هەماهەنگ بین بۆیە بەڵام مەحدودەتێک وا هەیەەوە حتا ئەو مەحدودێتە بوو بەعیسەوەی کە بەشێک لە انشعابات لە ناوخۆمانە سوورەت بگرێ ئەوەیە کە مەسەلەی ئیدۆلۆژی زۆر مهمە بۆ زۆر جەریان کەس وا هەیە یا جەریان وا هەیە ئەڵێ ئەو جەریانە ڕاستە من چازام لە من چەپترە نییە لە من تۆزێک ئەملا ئەولاترە من لەگەڵیان هاوکاری ناکەم ئەم نوع عبۆچوونانە هیچ ڕەبتێکی بە کۆمەڵگاوە بە کرێکار بە زەحمەتکێش بە مبارزاتێک لە ناو خەڵک ئێرانە هەیە نییە ئێمە هێشتا هەر
بە هەر شێوەیەک تا هەر ئەندازەیەک شەبی بۆوان ڕفتارمان کردوێت جیا لە کۆمەلگاکەمان بووین بە هەر ئەنازەیەک جیاواز لەوان ڕفتارمان کردوێت و دڵ ئاواڵا بوویتین قەلبی گەورەمان بوو بێت دووە تەلاشمان کردوێت ئەمانە بە یەکەوە هەماهنگ بن نزیک بووین بە جەماوەربوونەوە و نزیک بووین بە فعالیتێکەوە مەشیای بمان کردە لە ناو کرێکار و زەحمەتکێشە بۆیە من ناتوانم بێسە بێژم ئێمە ئاوامان کرد و ئاوامان کرد بەڵام حداقل ئەوەیە ئیتمینان خاترەوە توانم بڵێم کە دڵی ئاواڵامان هەیە بۆ هاوکاریکردن و هیوادارم بتوانین لەم بابەتەوە بە تەرحایەکی کە هەیە بە هاڵسمیناراتێکی زۆر خەریکە بەرگزارەوێت بتوانین بەشێک بین لەوە هەماهنگکردن و یەکگرتنی نیروی چەپ ناو کۆمەڵگا. بەڵێ ئەگەڕێمەوە لای کاکەریم کۆمەڵە وەک باڵی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران و خودی حەزب بە چی شێوەیەک توانیویانە وەک دوو جەریان بە یەک سیاست و ئستراتێژی و ئاراستەوە یارمەتیدەری بەهێزبوونی یەکتر بن؟ بۆ ئەو پرسیارە بەڕاستی دەتوانم ئاوە جواب بدەمەوە لە نظر منەوە حیزب و کۆمەڵە دوو جەریانی لێک جیاواز نین یعنی بە دوو جەریان ناتوانێت حسابیان بکەین بەڵکە یەک جەریانی لێک هەڵپێکرا و تێکەڵ و مکەمل یا تاوکەری یەکترن. تەنیا جیاوازیەکە ئەوەیەکە لە سەرتاشەوە ئاماژەمان پێکرد حیزبی کۆمۆنیستی ئێران بە دیدگایەک یان بەڕوانگەیەکی سەرتاسەریەوە چوارچێوەی چالێکیەکانی لە ئاستی ئێراندا تاریف دەکات لەو چوارچێوەی حیزبەدا بە پێی ئەسازنامە گونجێنراوە کە کۆمەڵە بە پێی تایبەتمەندیەکی کە لە کوردستان جێگە و پێگەیەکی تایبەتی کە لە کوردستان هەیەی ئفراقاتێکی هەندێک ئیمتیازاتی بۆ لە نزەر ژیراوە کە کۆنگرە و پلونۆم و هەندێک سیاست و بەرنامەی تایبەت بەخۆی ببێن سەبارەت بە کوردستان و لە کوردستاندا کۆمەڵە ئەرک و چالێکەکانی خۆی بەڕێوە دەبات. بۆیە ئەم دوانە مکەملی یەکترن و لە یەک جیاناکەنەوەکو دوو ئەرزیابی ئەگەر وتمان حیزبی کۆمۆنیست لە ئاستی سەراسەریدا بەو هۆکارانەی پێشتر باسکران نەیتوانیوە جەماوەری بێتەوە و حتمما زەعف و کەموکوڕشی بووە دەیتوانی زیاتر لە ئاستی چاوەڕوانەکاندا بەستا کاری زیاتر بکات چی لە ناوخۆی ئێران و چی لە دەرەوەی سنوورەکانیش تەنانەت لە ناوچەکەشدا کاری ڕێخستن و پەیداکردنی سەمپات و ئەوە بەڵام لە هەر حاڵدا ئەو موقعیەتەی کە حیزبی کۆمۆنیست لە ئێراندا لە سەتحی ئێراندا بوویەتی کۆمەڵە لە کوردستان زیاتری بووە باشتری بووە و پێگەیشی واقعیتری کۆمەڵایەتی بووە بۆیە هەر ئەو پێگە تایبەتیەی کە بۆ خودی کۆمەڵە ڕەخساوە لە کوردستانیا بووە ئتکایەک بووە جۆرێک هێز و ورە و ئومێدیشیش بووە بۆ خودی حیزبی کۆمۆنیست کە ئەگەر لە ئاستی سەراسەرەکەیدا ئەو پێگە جەماوەری نەتوانێ و بێ بەڵام لە کوردستاندا بە هۆی بوونی کۆمەڵەوە ئەو پێگەیی لەدەست نەداوە و هەر ئێستاش خاوەنی ئەو جێگە و پێگەیە بۆیە ئێمە لەم کۆنگرانەی ئاخریماندا بە تایبەت لە کۆنگرەی هەژدە بەملاوە سیاستمان ئەوە بووەوە بە پێی ئەرزیابیی واقعی هەڵسەنگاندنی واقعی لە موقعیتی ئێستای ئێران و کوردستان پێمان وا بووە کە بەهێزکردنی کۆمەڵە بە پێی موقعیەتێکی عینی کە لە کوردستان هەیەی پێگەیەکی واقعی و جێپێکی واقعی کە لەسەر عەرز لە کوردستان هەیەی بەهێزکردنی کۆمەڵە ئەولەویەتەوە خودی بەهێزکردنی کۆمەڵە لە داهاتوودا بەهێزکردنی حیزبی کۆمۆنیستی ئێرانیشە بۆیە ئەمە ئاراستەی ئێمەیە سیاسەتی ئێمەیە لێکزیان ناکرێنەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێت حیزبی کۆمۆنیست بۆ ئێمە حیزبێکی مەقبول و زەرورەتی ڕۆژە و تەلاش دەکەین تەنانەت بۆ بەهێزکردنی هەرچی زیاتری. بەڵێ کاک وریا کۆمەڵگای کوردستان و ئێران ماوەی ساڵێکە شۆڕشێکی جەماوەری بەرینی تێدا کەوتووەتە ڕێ ئەم شۆڕشە تا ڕادەیەک خەبات و تێکۆشانی دژ بە ڕژیم و تەنانەت بۆ ڕووخاندنی ڕژیمی یەکدەست کردوەتەوە حیزبی کۆمۆنیستی ئێران تا ئێستا چ دەور و نەخشێکی هەبووە و لە داهاتوودا چۆن دەتوانێت کاریگەری لەسەر ئاراستەی بەرەو سەرکەوتن بردننی ئەمان خێزەی هەبێت؟ حیزب کۆمۆنیست ئێران تەشکیلاتێکە تەلاشەکە لە هەر کوێگوان نفوزی ببێت یا کەسێکی ببێت
بتوانێت بۆ کۆمەلگایەکی بەبێ چەسانەوە مبارزە بکە. بۆیە وەکو نورێکە تۆ ئەتوانێت تاقیبی بکەیت لە کوردستانە یا لە ئێرانە مطمئن بن فعالینی حزبی کۆمونیستی ئێران لە جنبش ژینە نەخشی مهمیان بووە و مطمئن بن حتا ئەگەر هەمویان ڕەهبەری نەکردوێت بەشی لەو ڕەهبەری بوونە. بۆیە شتەکە خۆ ئیتفاقی نییە من لەگەڵەوە موافق نیم ئەم جنبشە ڕەهبەری نییە و خود بە خودیە و ئەگەر خود بە خودی بێ بۆچی بە شۆڕش سۆرە بە سرودی شۆڕش گێرانەوە چنە سەر قەبران بۆچی لەسەر قەبرانە و نایەڵن مەڵاکان قسە بکەن بۆچی لە زاهێدان و بەلوچستان و کوردستان و کرمانە و شعارەکانیان یەکێکە بۆچی بە قسەکەی کاکەریم زوو ئەو شتانە لە کوردستانەوە هات زوو هەمووی وڵاتی گردەبەر بۆ ئەمانە ئینسانی واقعی لەو کۆمەلگا هەیە ئەو ئینسانە واقعیە لەگەڵێکا تەماسیان هەیە و ئەو ئینسانە واقعی نەکەخەیەکنەوە کاراکەن بۆیە آخر تەبیعی نییە مەسەڵەن کۆمەلگایەکی ئابۆ جۆرە لە ئێرانە بە 82 ملیۆن ئینسانەوە بە چەند ملیەتەوە بە چەند زمانەوە تۆ بتوانێت ئەو نەر یەک ڕێز و یەکدەست بە جەهەتگیریکی تایبەتی ئینسانی و جەهەتگیریەکە لە هەمووی مهمترا ئەو جەهەتگیریە و شۆڕش ژنجیان ئازادی هەیە جەهەتگیریە کە ئێمە هەمانە ئەمە چەپە ئەم جنبشە چەپە ئەم جنبشە چەپە ئێمە حتا ئەگەر لەو شوێنەیەش کە خۆمان مستەقیمەن دەخەڵاتمانتیانەوە هەیە خۆمان نەزانین ئەو کەسانەوە ئەو کاراکەن و زەحمەتەکێشن بە هاوکار و هاوفعالی خۆمانیان نەزانین ئێمە هیچ تەعەسوبێکمان لێران نییە بۆیە من ناتوانم ئێستا حدود و سغوری بێژم لە فلان شارە وامان کرد لە فلان محلا وامان کرد بەڵام بە ئاوارایەوە توانێت بێژم هەموو کەسانێک ئەو کاریانە کردووە هاوکار مستەقیم ئێمە و ئەم حیزبن و ئێمە بە هاوکار ئێمە ئەوان بە هاوکار خۆمان نەزانین لەبەر ئەوە تەلاشێکەوە ئێمەکەین هەر ئەوەیە کە ئیسە لە کوردستانە دەستی پێ کردووە و بتوانین حداقل ئەو شتانێک کە جمهوری ئیسلامی تلاشی کردووە 40 ساڵە لەسەر زمان لەسەر بۆچوونی مختلف لەسەر ملیەتی مختلف وەکو باروت ماشایانە کرد ئێران وەکو کێوێکی باروتە ئیسا ئەو کێفە باروتە بەعکسەوە بووە بە کێفێکی بە 4-5 ستون کە ئەو ستونە و جمشە لەسەری ئەچەرخێ کە ئەو ستونانە بوون بە قاعدەتەن نقطە قوە جمهوری ئیسلامی بوون بۆ کە لە کات خۆی ئیسفادەکە ئیسە دقیقاً بوون بە نقطە ضعفی ئەمە نە جەریان سەڵتانەتەڵە بتوانێت بیکە نە جەریاناتی مەسەبی ملی ئەتوانن بیکەن نە جەریاناتی حتا ناسیۆنالیستی ئەتوانن بیکەن هیچ جەریانێک ناتوانێت بیکە ئەمە جەریاناتی چەپ کردویانە و جەریاناتی چەپیش لە ئاسمانەوە ناڕخۆی ئاخر حزب کۆمونیستی ئێران 40 ساڵە فعالیتەکە من ئەڵێم ناژم تەنیا ئێمە بووین ئێمە ئەو خصوصیاتیشمانە هەیە ئەمە بۆ من زۆر مهمە کە هیچ کاتێک ئیدعامان نەکردو هەر ئێمەین و ئێمە هەموو گەرەکمانە هەموو فعالینی ناو کۆمەلگا ببینین بۆیە تاکی دەکەین کە فقط ئێمە نین بەڵام مطمئن بن لەوەی کە ئەم فعالین و ئەم ڕەهبەرێکی چەپە ئەگەرنە لەم شرایەتا کە نەمەسە بتوانێت خۆی کات ساحوی نەملیێت ملی مەسابەکان نتوان خۆیان کار ساحوین نەفاشیستەکان نتوان کە خۆیان تەواو جەریاناتی ڕاست ملیاردها ملیارد دلاریان خرج کرد نەیانتوانی خۆیان کرد بە ساحب بەشێک لەم جنبشە بەڵام ئێمە بە دڵاوەڵایە و لە هەموو لە هەر کوێکە زاهربی نێژین هێن ئێمەیە بۆیە زۆر مهمە بۆ ئێمە کە ئەو جنبشەکە هەیە وانە ڕەهبەری هەیە ڕەهبەری زەعیفە پەراکەندەز هەمووی ئەوانە قبولمە لە کاتی خۆیان حتا اشتباه لە خۆی نیشانەدا اشتباه تاکتیکی لە خۆی نیشانەدا بە 200 نەفەرەوەچێتە خیابان خەریکە شەڕیمان و نەمانەکە ئەوانە اشتباهاتێکە ئێمە قبولمانە بەڵام ئەم جنبشە ڕەهبەریەکەی ها بەدەست چەپەوە و هەر ئەوە هەموو ڕاست و چەپ و حکوومەتی سەرلێژێوا و کردووە ناومیدیانی کردووە بۆیە ئێران حزب کۆمونیست ئێران و کۆمەڵا و هەموو فعالینی ئەم حیزبە لەو لەنا ئەو جەریانە ئابین بەڵێ زۆر سپاس کاکەریم پێم خۆش بۆ ڕای بە ڕێزیشتان هەر لەو بارەوە بزانم کە دەڕوونەخشی حزبی کۆمونیستی ئێران چۆن بووە لە نێو ئەو ئاخێزەدا و چۆن دەتوانێت لە داهاتوودا کاریگەری هەبێت کاکبووریا بەڕۆشنی باسی کرد بێگومان دەورنەخشی حزبی کۆمونیستی ئێران وەک بەشێک لە جەریانەتی چەپ لە جەریانی ئاخێزی ژینادا زۆر ئەگەر نەڵێم زۆر بەرچاو بووە بێتە بەڵێ
کاک کەریم پێم وابێ کێشە ئینتەرنێتان هەیە ئێمە ئێوەمان دەنگێەوە نابیستی ئێستا دەنگم بەڵێ ئێستا باش بوو فەرموون نازانم کێشە چ بوو ویستم لە درێژەی قسەکانی کاگوریادا ئەوە بڵێم کە بێگومان دەور و تاسیری حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەش لە کوردستان لەسەر ڕەوتی ڕووداوەکانی ئەم ئاخرانە لەسەر ئاخێزی ژینا ئەگەر زۆر بەرجەستە و بەرچاو نەبوو بێت بێکاریگەر نەبووە ئەگەر ڕێبەریەکەی لە ئیدعا نەکرێت کە بەدەست حزبی کۆمونیستی ئێران یا بەدەست چەپەکان یا بەدەست کۆمەڵە بووە لە کوردستان و لە ئاستەکانی دیکەشدا بەشێکی بەرچاوی دەور و نەخش و ڕادیکاڵکردنەوەی ئەو دروشم و خودی ڕێسکەیەک و ڕێبازێک کە ئەو ئاخێزە گرتیە بەر فەرهەنگێکە کە لە تووری ساڵی ڕابردوودا چەپەکان و لەوانە حزب کۆمونیستی ئێران و کۆمەڵە لە ناو جامعەدا زیان خستووە یعنی ئەو فەرهەنگەیە ئەو ئاگاهگەریەیە ئەو وشیاری دانەیە بە کۆمەلگاکە ئەمڕۆ کۆمەلگا پێی وایە کە دوای ڕژیمی کۆماری ئیسلامی دوای لە گۆڕانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەگە قەرار بێ ئاڵگۆڕێک دروست بێ ئەو ئاڵگۆڕە دەبێت ئاڵگۆڕێکی ڕیشەیی بێت ئەو ئاڵگۆڕە دەبێت لە بنەڕەتدا هەموو جیاوازی هەموو هەڵاوارنەکان هەموو ستەم و چەوسانەوەکان لە ناو بات تەنیا بەدەستا و دەستکردنی چەند ڕواڵەت و ڕوخسار یا ئەم سیستم بڕوا و سیستمێکی دیکە هاوشێوە بە جۆریشکە بێت سەکار شۆڕش ناڵێن یا شۆڕشی پێناڵێن بەڵکە شۆڕشی واقعی ئەوەیە کە لە ناو چوارچێوەی دروستمی ژیان ئازادیدا خوێندنەوەی بۆ دەکرێت و ئەوە بەشی هەرە زۆری کاکڵ و ناوەرۆک و محتەوای ئەو دروشمە لە بەرنامە و لە تاکتیک و بیر و باوەڕی چەپەکاندا بووە کە لە تووری ئەو ساڵدا زیان خستووە. بەڵێ کاک کەریم پرسیارەکە منیش هەر لە ئاڕاستەی ئەو قسەی ئێوە بوو کە بەڕای بەڕستان بە چ شێوەیەک دەکرێت هەوڵ بدرێت حزبی کۆمۆنیستی ئێران ببێتە حزبێکی خاوەن نفوذ و جێگای متمانەی کرێکاران و زەحمەتکێشان لە ئاستی ئێراندا بەگشتی هەر وەکو کتم دەزانێت حزبی کۆمونیستی ئێران یا هەر حیزبێکی دیکە کە بیەوێ ببێتە جێگا متمانە و ئیعتمادی جەماوەر و کۆمەڵایەتی ببێتەوە دەبێت لە یەکەم بەرنامەیدا دووەم لە تاکتیک و پراکتیکیدا کە چەندە وەفادارە بە دروشمەکانی بە بەرنامەکەی لەوەدا خۆی دەبینێتەوە دیارە شەرایطی ئێستای ئێران جۆرێکە کە تۆ ناتوانی بە پێی مەعیاری چزانم وەکو ئامارگیری پێوانە بکەیت جێگە و پێگەی کۆمەڵایەتی هەر حیزبێک چەندێری ناو کۆمەلگادا بەڵام تەلاشێکی 40 ساڵەی کە حزبی کۆمونیستی ئێران بەپێی بەرنامەیەکی ڕۆشن و مدەوەنکە بوویەتی بەپێی وەفاداربوون بە ئەو بەرنامەیە بەپێی دروشمایەکی عینی و پێ لە عەرزی کە دەتووری ئەو چەند ساڵدا تەبلیغی کردووە بوویەتی و بردوێتە ناو کۆمەلگا شعورێکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای ئێراندا دروست کردووە کە ئەوە دەتوانێت ئەگەر ڕاستەوخۆ هەموویان وەکو خۆیان لە چوارچێوەی حزبی کۆمونیستدا نەبیننەوە بەڵام دەتوانێت لە بەرهەمی تەلاش و کۆشتەکانی حزبی کۆمونیست و جەرایەتی چەپ لە ئێراندا بووە بۆ ئەوەی کرد لەوە زیاتر کۆمەڵایەتی بێتەوە ئەزانی لە توولی هەرچەند ڕەنگە جوابەکە کەمێک توول پێشە بەڵام داوای لێبوردن لێ دەکەم لە توولی ئەو 40 ساڵەدا زۆر ئاڵوگۆڕ چ لە ئاستی ئێران و چ لە ئاستی دنیاشدا پێک هاتووە هەر جەریانێک کە بتوانێت خوێندنەوەی واقعی بۆ ئەو ئاڵوگۆڕانە بێەوە لەگەڵ ئەو ئاڵوگۆڕە واقعیانە کە لە ئاستی ئێران و جیهاندا پێک دێت خۆ بگونجێنەوە بپێی ئەوە بتوانێت بەرنامەی ببێ بۆ حەل و بۆ بەرەڕووبوونەوە لەگەڵ پرسە هەنووکەیەکان دەتوانێت کۆمەڵایەتی بێتەوە لە دنیادا لە تووری ئەو 40 ساڵدا لانیکەم بێستا دیواری برلێن یا ئەو بلوچی شەرق بلوچی شۆڕەوی ڕووخا ئەمریکا لەو ماوەیەدا جۆرێک بێستا ئەو حاڵەتی تەکجەمسەری دنیا تێکچوو هێز و هەیمەنەی ئابووری و سیاسی و ئەمریکا حتا لەباری نیزامیشەوە لە دنیادا کەم بووە چەند جەمسەریشی دیکە لەوانە مەسەن هێزێکی وەکو چین هاتوتە گۆڕێ هەر ئێستا شەڕی ئیمپریالیستی ئەمریکا لە گۆڕێدایە و زۆر ڕووداوی دیکەی لەو شەشنە لە ئاستی دنیادا لە ئێرانیش کاتێک حزبی کۆمونیستی ئێران دروست بوو
ئێستا ئەگەر هەڵسەنگانی بۆ دەکەی کۆمەلگای ئێران جەمعیەت و دانیشتوانی ئێران 2 بەرابەر زیاتر بووە و بەو پێەیە ئاستی تەکنۆلۆژیا و پێشکەوتن و زۆر شتی دیکە لە دنیادا گۆدراوە شرایطی کرێکار شرایطی کار و ژیانی کرێکار گۆدراوە موقعیەتی کۆمەلگا گۆدراوە تەکنۆلۆژی زۆر پێشرەفتی کردووە دنیای دیجیتال ئێستا بۆتە هەموو بوارەکانی لە خۆی گرتەوە زۆر ئاڵوگۆڕی دیکە کە ناکرێت لەو بەنامێدا هەمویان باز بکرێت حیزبێک جەریانێک دەتوانێت کۆمەڵایەتی بێتەوە لە ناو کۆمەلگادا پێگەی واقعی پێدا بکە کە هەنووکە یعنی لە ڕۆژدا بە ڕۆژ خوێندنەوەی بۆ ئەو ڕووداوانە ببێت لە بەرابەریاندا مەوزعی ڕۆشنی ببێ و بەپێی ئەو ئاڵوگۆڕانە لە ناو کۆمەلگادا کار و چالشەکانی خۆی تەنزیم بکات ینی پێی لەسەر عەرز بێت دروشمێکە 40 ساڵەوە پێشداوێتی ڕەنگە بۆ ئەمڕۆ نەتوانێت دەخاودەق ئەمەل بکاوە نەتیجە بدە پس دەبێت دروشمەکانی واقعی بن دەبێت بەرنامە و تاکتیکەکانی بەتایبەت ئەمەلی بن و لەگەڵ شرایطی ئێستای کۆمەلگا بێتەوە من هیوادارم کە حیزبی کۆمۆنیست و کۆمەڵەش بتوانن لەو دۆخێک کە ئێستا پێشهاتووە بەپێی خوێندنەوەیکی عینی کە لەو شرایطە هەیە بتوانێت بەڕۆشتر بە شێوەیەکی گونجاوتر خۆ لەگەڵ ئەو وەزیێتە بگونجێنێ زیاتر و واقعیتر وەڵامی پێداویست و زەرورەتەکانی ئێستا و سەردەم بداتەوە لەو شرایطەدا گومانی تێدا نییە من گوتم بەپێی خۆشناویەک بەپێی ئەتبارێک بەپێی جێکەوتوویەکە مێژوویەکی 40 ساڵە زیاتری هەیە حیزبی کۆمۆنیستی ئێران لە ناو کۆمەلگادا خۆش نییەوە و تەنانەت لە ناو جەریان سەپەکانی دیکەشدا یەکێک لەو جەریانەیە کە بە دەلیلی ئەوەی کە لەسەر ڕێبازی خۆی سوور بوو هەتا ئێستا وەفادار بوو و هەر ڕێباز و بەرنامەیە بەرەو پێش دەبات هێزێکی خاوەنی ئەتبار و خۆش نییەوە کە ئەگەر لە داهاتوودا شاید شکۆرەترین مەجال و زەمینەی بۆ بەرەخسێت زۆر بە ئاسانی دەتوانێت و موقعیتی کرد کۆمەڵە لە کوردستان هەیەی ئەوی لەسەر ئێراندا پەیدایکەوە بێتە حیزب و جەرایانێکی کۆمەڵایەتی بەڵێ زۆر سپاس من پرسیارێکم نەماوە کاک گوریا کاک کەریم ئەگەر بۆ خۆتان بە پێویست دەزان ئەماژە بە شتێک بکەن کە لە توولی بەرنامەکە نەوتراو بفەرمۆن کاک گوریا من وڵای نازانم شاید هیچ تکراری بێ بەڵام حەزەکەم لەسەر لە ئێدامی قسەکان کاکەریمە دووسێ جملە بێژم کاکەریم وتی حیزب بێ پای لە عەرزا بێ ئەوە من حەزەکەم تەرجمە بکەم و ئەو پال لە عەرزا یانێ چی ئەزانێت چی ئێمە فعالینی ئێمە ئەبێ لە ناو جنبشەکە بن ئێمە نابێ حیزبێک بین لە پاڵ جنبشەکەەوە بین ئێمە ئەشی لە ناو خودی جنبشەکە بین یانێ فعالینی ژنان ئێمە ئەبێ لە ناو جنبشەکە بن فعالینی کرێکاری هەموو عەرسەهای فعالیت محیطی زیست هەموو ئەوانە ئەبێ ئێمە بەشی ئەسڵی بین لە فعالینی ئەو جنبشانە و ئەگەر وابێ ئەبێ ئەو جنبشە منتەقلکەینە ناو جلساتی حزبی خۆمان یعنی ئەگەر لە کۆنگرەکانمانە لە پلۆنۆمەکانمانە لە جلساتی حزبی خۆمانە ئەو مۆزوعاتە وفقەت ئەو مۆزوعاتە بێت مطمئن بن ئەم حزبە هەم اجتماعی بێتەوە و هەم تەرح و تاکتیکەکانی واقعی بێت هەم پای زۆر زۆر لە عەرزە ئەمێنێتەوە و هەم مۆفەقترە بێت بۆیە زۆر مهمەکە ئێمە لەگەڵ جنبشەکەمانە ئەمڕۆ یعنی فعال ناو جنبشەکەمان بین و نە بەفڵ وەکو زۆر جریانی تر تحلیلگەر جنبشەکە بین ئەوە زۆر فەرقەکە ئێمە حەزبێکین خارج لەو جنبشیچە ئەتوانین حزورمان بی وەکو زۆر ئەحزابی تر بەڵام ئەوەیەتە نقطە ضعفی ئەسڵی ئەو حزبێکە موجودە لەبەرەوە ئەو نقطە ضعف بەتەرەفکەین ئەبێ ببین بن فعالینی ناو جنبشە مختلفەکانێکی ناو کۆمەلگا و من مطمئنم ئەو عانە زۆر حزبێکی اجتماعی و پالە عەرز و موافقە بێت و هیوادارم فعالینی ناو بتوانن موفق بن و هیوادارم بە زەرەرێکی کەمترەوە لە نەکبەتی جمهوری ئیسلامی کۆمەلگای ئێران نەجاتن زۆر سپاسانەکەم بۆ ئەوەی کە لەم بەرنامە بتوانیمان بەیەکەوە بە تایبەت لەگەڵ کاکەریمی بەڕێزە زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بن زۆر سپاس کاک کەریم ئێوە ئەگەر کومنتێکتان هەبێ لە ئەخیری بەرنامەکە ڕاستەکەی دیارە زۆرە بۆتن بەڵام من لەوەی کە باس کرا زیاتر هیچ ناڵم تەنیا لە کۆتاییدا جارێکی دیکە پیرۆزبایی ساڕۆژی حیزب کۆمۆنیستی ئێران بە هەموو لایەک پیرۆز دەڵێم و بە تایبەت دەستخۆشی لە ئێوە مادونوبینیتان پێ دەڵێم منیش سپاسی کاگوریا دەکەم خۆشحاڵ بووم کە لەگەڵای لە بەردەمدا بەشدار بووم و هیوای سەرکەوتن بۆ ئێوە و هاوکارەکانتان دەخواست
زۆر سپاس بۆەوە خۆشەویستیش ئەمێش خۆشحاڵ بوون کە لە نێو بەرنامەکەدا بەشدار بوون زۆر سپاس بۆ بەشداریتان سەرکەوتوو زۆر سپاس بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون مامەوە